بڵێ ئازیزان لە تەوریەکەم لەگەڵتان دەبین سەوارەت بە شیرپێدانی سروشتی گفتوگۆکەین لەگەڵ دکتۆرە سۆزان فێزڵاکەی سپۆری نەخۆشەکانی مەبەت زای گرنگترین ئەو ڕێنمایانە چین و تا چەندێک هەفتەی هۆشیارکردنەوەی شیرپێدانی سروشتی گرنگە. دکتۆرەیان بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. دکتۆرەیان گەر باسی هەفتەی هۆشیارکردنەوەی شیرپێدانی سروشتی بکەین ئەمە لە جیهاندا چۆن کاری لەسەرەکە بۆچی ئەم بابەتە هێندە بە هەندووەر ئەگرێ لەسەر دەمینێدا. پێش هەموو شتێ ئەبێ بزانین شیرپێدانی سروشتی چییە؟ بڵێ ینی پێناسەکەی چییە؟ شیرپێدانی سروشتی ینی مەبەستمان لەوەیە کە دایک شیری خۆی با بە کۆرپەکەی لە یەکەم ڕۆژێن لەواتە لە یەکەم سەعاتەوە کە ئەو کۆرپەیە لە دایک ئەبێت. پێویستە کا شیرپێدان دەست ینی بەردەوام بێت تاکو 6 مانگ بەلایەنی کەمەوە 6 مانگ پێوترێ ئەکسکلوسیڤ برێست فیدینگ واتە ئەو منداڵەیان ئەو کۆرپەیە لەو تەمەنە تەنها پێویستی بە شیری دایکە، پێویستی بە هیچ خواردنێکی کە نییە، تەنانەت پێویستی بە ئاویش نییە. ئەوەیە کە پێوترێ ئەکسکلوسیڤ برێست فیدینگ کەواتە ینی بەس برێست فید بە بەس شیری دایک وەرگێت تاکو 6 مانگ. لە دوای 6 مانگ لەگەڵ بەردەوامبوونی شیردانی سروشتی ئەتوانێت دەست بکە بە خواردنێکی کە. بەڵام وەکو بەردەوامیدانی ماوەی شیردانەکە پێویستەکە تا 2 ساڵ بەردەوام بێت. بەڵام ئەکسکلوسیڤ کە تەنها شیری دایکە 6 مانگی یەکەم، لە دوای 6 مانگ شیری دایک پلس یعنی لەگەڵ خواردنیکە. دکتۆرە من زیاترەمە پرسیارەکان لە چوارچەوەی پسپۆڕەکەی جەناب تابێ بۆ پێی پسپۆری نەخۆشیەکانی ممکن توێژینەوەان پزیشکەکان هەمیشە بەردەوام باز لەو دەکەن کە پێدانی شیری دایک ڕێگرێکی باشە بۆ مەترسیەکانی توشببوونی هەر نەخۆشی بە تایبەتی تر شێرپەنجەی مەمەک بۆ دایکان هەچ کاریگەریەکی دەبێت پێدانی شیری دایوە ئەو دایکانەی کە شیری خۆیان دەدەنە کۆرپەکان جیاوازیان چیە بێت لەگەڵ دایکێکە لەوانەیە شیر نەداتە منداڵەکە یان هەر هەندێک جار خۆی دایکەکە شیرەکەی نییە. خۆی بەدڵنیان شیردانی سروشتی کە ئەڵەن شیردان استفادەی هەیە هەم بۆ کۆرپەکە استفادەی هەم بۆ دایکەکە. شێکەم شت باسی ئەو ینی ئەو قازانجانێک کە بۆ مناڵەکە هەیە بەرگری لە شی مناڵەکە زۆر زیاتیان عادەتەن ئەگەر بین و مقارنەیەکەین بەراوردی کە مناڵێک کە شیری دایکیەخوا لەگەڵ مناڵێک کە شیری قوتووەخوا ئەو مناڵانەی کە شیردانی سروشتی وەرەگرن ینی مەناعەیان زۆر باشترە، بەرگری جستیان زۆر باشترە بە نەخۆشی بە تایبەتی هەوکردنی ڕێخۆڵەکان، التیهاب توشبوون بە سکچوون و ڕشانەوە. ئەو مناڵانەی کە شیری دایکیانە خۆن مەترسیان کەمترە لەوانەیە کە شیری قوتووە خۆن. مەترسی کە مەزە ئەو مناڵانەی کە شیری قوتووە خۆن ئەگەری توشببوونیان بە ڕەبۆ زیاترە، نەخۆشیەکانی هەناسە ئەوانە لەو مناڵانەی کە شیری دایکیانە خۆن کەمترە. قەڵەوی ئەوانەی کە شیری قوتووە خۆن ئەو مناڵانە ینی خۆتان نەزانسە لە هەموو جیهانە قەڵەوی پێوترە نەخۆشی قەڵەوی یعنی بە مەترسیدا ئەنرێ. ئەو مناڵانەی کە شیری دایکیان وەرەگرن بڵێن شیری دایکیان خۆن عادەتەن کێشیان وەزنیان تەندروسترە لەو مناڵانەی کە شیری قوتووە خۆن. ئەمە بە نسبەت مناڵەوە بە نسبەت دایکەوە قازان شیردانی سروشتی بۆ دایک چییە؟ یەکەم شت ڕێکردنەوەی لەش عادەتەن ئەزانین دایک لە کاتی دووگیانیە کێشی زیاد دەبێت، 10 کیلۆ بۆ 15 کیلۆ لە کێشی زیادەکە. ئەو دایکانەی کە شیرێن بە مناڵەکانیان زیاتر ینی بڵێن سەریعتر ئەتوانن کێشیان دابەزێنن لە دایکێک کە شیری قوتووەیە بە مناڵەکەی. بۆیە ینی زۆر باشە تەندروستە بۆ دابەزاندنی کێش. قازانجی تری شیردانی سروشتی بۆ دایکەکە ئەگەری توشبوون بە شێرپەنجەی مەم کەمەکاتەوە. هەر دایکێک یعنی ئەگەر بۆ ساڵێک شیر با بە مناڵەکەی ئەگەری توشبوون لە ساڵ 3 کەمە بێتەوە. کەواتە تۆ ئەگەر 2 مناڵ هەر مناڵی ساڵە شیری ئابێتە ئەگەری توشبوون لە ساڵ 6 کەمەکات، یعنی بۆ هەموو مناڵێک ئەگەری توشبوونەکە لە ساڵ 3 کەمە بێتەوە بە توشبوون بە شێرپەنجەی مەم. دکتۆرە زۆرێک لە ئافرەتان لە سەرەتای منداڵبوونیان کاتێ مناڵەکانە بێ گرفتیانەیە ئەڵێ مناڵەکەمان مەمکمان ناگرێەوە ناتوانێت شیرەکە بخوە. ئەم کێشانە کە دروست ئەبێ هەر بەڕاستی هۆشیاری دایکەکەیان ئەگەری هەیە ینی منداڵێک نتوانێت شیری دایکی بخوە. هۆشیاری دایکەکە دەوری هەیە بە تایبەتی ئەگەر یەکەم مناڵ بێت زۆر قورسە معلوماتیان نیە، بەڵام ئێمە پیانەڵێن یعنی هەموو شتێک حەلی هەیە، یعنی تۆ نابێت کە مناڵەکە نەیخوارد یەکسەر وازی لێبێنی و بچی شیری قوتووی بیتێ. ئەتوانێت مەسەن پرسیار لە دکتۆرکە پرسیار لە ینی یەکێکی پرۆفشناڵ بکە ئیشی خۆی بێت چکە هەموو شتێک حەلی هەیە. یەکێک لە کێشەکانی تر ئەڵێن شیرمان کەمە بەشی مناڵەکەمان ناکە، شتی وان نییە. حتا ئەڵێ ئەو دا توێژنەوەکان سەلماندیۆنە ئەڵێ ئەو دایکە ئەفریقیانە کە خواردنیشان زۆر کەمە
ئەوەنە شیریان تایە کە بەشی مناڵەکە بکات یعنی هەموو دایکێک ئەوەنە توانای شیردا یعنی شیری تایە کە بەشی مناڵەکە بکات بەڵام تحملی ئەوە ڕێنیمایی ئەبێ فێر بکرێت کە چۆن شیری باتێ ئەبێ فێر بکرێت ئەو خواردنانە چین کە شیرزایەکەن بە خۆشحاڵی ئێستا حتا دەرمانیش هەیە کە شیرزایەکان ئەو ئافرەتانە کە مشکلەی کەمی شیریان هەیە دەرمانیش هەیە کە ئەتوانین شیرەکە زیاد بکات دکتۆرە هەندێک دایک هەیە شیرەکە ئەگرن لە بەرەی منداڵەکە مەمکی دایکەکە ناگرێ ئەمە هەمان سوودی هەیە یاوەی منداڵەکە خۆی بیخوا سوودی زیاترە خۆی طبعا باشترە يعني ئەگەر ئەو مشکلەی هەبێت کەنات هەندێک ئافرەت هەیە يعني بڵێن ئەناتۆمیک لەنێ خواوا دروستی کردو ئەو مناڵە ناتوان بڵێن سەرگۆی مەمکی بچووکە مناڵ ناتوانێت بگرێ بەڵام شیر دروستەکە ئەتوانێت لەو کاتەیە بەتاڵی کاتەوە بیکاتە مەمێ بکاتە هەر شتێک و بیا لە مناڵەکە ئەوە یعنی چۆن بڵێن ئەضعف الئیمان هەر لە شیری قوتۆکە باشترە بەڵێ هەندێک جار هەوکردن یاخود گیرانی بۆریەکانی شیری دایک ئەمانە دروستە بێ بەس چێ لە هەوکردن یاخود ئەم گیرانە چۆن دروستە بێت کەی دایک پێویستە سەردانی پزیشک بکات خۆی هەوکردنی مەمک زۆرە لە کاتی شیردان شتێکی طبیعیە بە تایبەتی لە 6 هەفتە یەکەم بەڵام تا 2 ساڵیش هەر ئەبێ ئەو شتێکی ئەتیادیانە نەکەش یعنی ئەوە نابێ بەڕێگری لە شیردان یعنی عادەتەن ئێمە ئافرەتی ئێمەوا تێگەن کە تووشی هەوکردن بۆ ئەو شیرە خراپە بۆ مناڵ نەخێرشتی وان نییە ئەتوانێت بەردەوام بێ لە شیردان بۆ هەوکردنەکەش ئەتوانێت سەردانی پزیشکە و علاجی یعنی علاجی هەیە و علاجەکەشی زۆر ئاسانە پێویست ناکانی تر ئەو مناڵە ببڕێتەوە لە شیر ئەتوانێت علاجی کا و بەردەوام بێ لە شیردان دکتۆرە بوونی ئازار لە کاتی شیر پێدانە ئەمە بۆچی ئەگەڕێتەوە یان قلیش بردننی گۆی مەمک دروست بردن ئەمانە خۆی ئەنی بڵێن ئازار لە کاتی شیردان شتێکی ئەتیادیە چونکە ئاساییە یعنی چونکە تۆ ئەو قەناتی شیرانە هەمووی پڕەبن لە شیر گەورە ئەبن تووشی ئاوسانە بێ ینی قورساییە دروستێک بێ ئەو قورساییە خۆی ئازار دروستەکانی ئازارەکە ئازارێکی طبیعیە بەنسبەت برینی سەرگۆی مەمکیش ئەوە زۆر ئەتیادی زۆر جار مناڵەکە گازی لێگرێ یان ناودەمی مناڵەکە تووشی فتریات بووە تووشی التیهابات بووە دایکەکەش تووشە بێ ئەبێ هەردووکیان بەیەکەوە عیلاج وەرگن مەبەستم ئەوە یعنی هیچ شتێک نییە ڕێگری لە شیردان کە ئەگەر تووشی هەر کێشەیە لەم کێشانە بن ئەتوانین سەردانی پزیشکە عیلاجەکەشی ئاسانە بوونی کیس و گرێ لە کاتی شیر پێداندا ئەمەش زۆرجە باسەکرێ شتی وابوونی هەبێت ئەمە چۆنیە کیس هەیە گرێمان هەیە کیس هیچ ڕێگری نیە خانمەکە ترسێلەوەی کە هیچ گرەیەک ڕێگری نیە لە شیردانی سروشتی تەنها شێرپەنجە نەبێت شێرپەنجەش نەک لە کاتی شێرپەنجەکە لە کاتی عیلاج وەرگرتنی شێرپەنجە چکە ئێمە ئەزانین کە شێرپەنجەی مەمکەبێ ئەو نەخۆشە پێویستەکە کیمیایی وەرگێ عیلاجی کیمیایی شێکێکە لەو عیلاجانەی کە بە هیچ نوعێک نابێت ئەو دایکە شیر با بە مناڵەکە چکە عیلاجانە لەگەڵ شیرەکە ئەگوازرێتەوە بۆ مناڵەکە بەڵام کیس و گرەی پاک ڕێگر نییە تەنها شێرپەنجە دکتۆرە هەندێک جار دایکێک هەیە ئەڵێ مەمکێکیانم زیاتر شیری تایە مەمکێکیانم کەمتریان ناتوانم بۆیان شیر بم بە منداڵەکەم ئەمەیان بۆ فیسیۆلۆجی جۆری جسمەکە ئەگۆڕیان ئەوە تا ئاسایی ئەمە ڕووبا لە کاتی خۆی ئاساییە عادەتەن مناڵ زیاتر حەزی لە خۆی باشتر وایە هەردوو لای بیتێ بۆی وەکو یەک بن بەڵام زۆربەی ئافرەتان وا فێربوون لایەک ئەیان بە مناڵەکە ئەوە شووە کە حەجمی هەردوو لای سنگی فەرقی هەبێت چکە کامیانی زیاتر با بە مناڵەکە ئەوە شیر زیاتر دروستەکە قەناتی شیرەکان زیاتر پڕەبن کەواتە فەرقێک دروستە بێت لە قەبارەی هەردوو سنگەکەی شتێکی کەش کە تەسیرەکە پۆزیشنە یعنی چۆن مناڵەکە دانێ عادەتە مناڵەکە بەلایەک مرتاحترە بەلایە مرتاحتر ئەوە هیچ یعنی زۆر شتێکی احتیادیە بەڵام تا ئەتوانین محاڵە بکە هەردوو لای بیتێ باشترە دکتۆرە سەبارەت بە تێکچوونی شەوەی مەمک و تێکچوونی ئەمە بەهۆی شیر پێدانی سروشتی و زۆر جار ئێستا لە سەردەمینەیە ئەمە پیا بووە کە دایکێک گەڵەم شیر نام لە بەرەی جسمم تێکەچێ مەمکم تێکەچێ ئەمە هەیە هەندێک ئافرەت هەیە بەڵێ لە دوای شیردانی سروشتی کە مناڵی وەستانەوە لە شیر تووشی برێست ئەترۆفی یعنی پوکانەوەی مەمک ئەبێت بەڵام ئەوە لە هەموو ئافرەتێک نییە یعنی ڕێژەکەی زۆر هەموو ئافرەت نادا لە هەموو ئافرەتێک نییە بەڵام ئاسایی نیە لە کەسێکی شلبوونەوە هەر ڕووبدا لە هەموو دایکێکە هەر شلبوونەوە ماوەیەک ڕووبدا لە دایک شلبوونەوە ئەبێت بەڵام پوکانەوە لە هەندێک ئافرەت یان نسبەکەشی زۆر کەماتوانین بڵێن لە سایەکە یعنی هەموو ئافرەتە معارەز نییە بۆ ئەوە دکتۆر هەندێ خانم بەجۆ لە زۆرەکان لەڵێ لە ڕابردوودا نەشتەرگەری ئەنجامدا بێت بۆ گرێ بوو بێ زۆرجار بۆ جوانکاری ئەمە ئەنجامە درێ کاریگەری بێ لەسەر شیر پێدانەکە بۆ کۆرپە
بەڵێ ئەوە بە پێ شوێنی گرێکەیە ئەگەر شوێنی گرێکە نزیک بێ لە قەنەواتی شیرەکان مەسەن تۆ کە نزیک بێ لەو قەنەوە ئەگەر دوور بێ هیچ کاریگەری نابێ بەڵام ئەگەر نزیک بێ لە قەناتی شیرەکان یان لە کاتی نەشتەرگەری مەسەن بۆ لابردنی گرێ بۆ بچووکردنەوەی مەمک ئیشی جوانکاری چەند قەناتی شیر لا ببرێ ئەوەنە تەسیرەکات لە يعني دروستکردنی شیر چکە تۆ ئەو قەناتانەی کە شیرەکانە گوازێتەوە ئەبڕدرێت تێگە ئیتر ئەبێتە هۆی ئەوەی ئەو لایە کە نەشتەرگەری بۆ کراوە شیری کەمتر بێت. دکتۆر ئەگەر باس لە پارێزگاریکردنی بکەین لە مەمەک هەم بۆ دایکەکە بۆی کە خۆی ئیسراحەت بێ هەم بۆی کە شیرێکی سروشتی بە جوانی بدا بە منداڵەکە توانین بڵین چی هەیە وەکو خۆپارێزی دایکەکە لە شێوازی شیر پێدانا بێ یان لەو هەڵانی کە دایکان هەم پێویستە خۆیانی لێ بە دوور بگرن. خۆی مهمترین شت بۆ شیردان ئەبێ دایک ئاگای لە سەحەتی خۆی بێ ئەبێ ئاگای لە خەوتنی بێ خەوتنێکی باش بکات چکە عادەتەن پرۆلاکتین هورمۆنی شیر لە شەوان زیاتر خەوەکەش زۆر کاریگەری زۆر کاری هێنە لەگەڵ شێوازی خواردن هەندێک خواردن هەیە ئەمە عادەتەن بە دایکەکان ئەڵێن خواردن ئەوانەی کە شیریان کەمە خواردن دەوری هەیە ئەبێ ئەو خواردنانە بخۆن کە فلودی زۆر تیا مەسەڵەن هایدرێش ئەبێ سەوائل زۆر بخۆن شلەمەنی بە تایبەتی ئاو ئەبێ لای کەمێ يعني 5 بۆ 6 لیتر ئاو بخوا ڕۆژانە بە تایبەتی لە هاوینە شەربەت شیر شلەمەنیەکان لەگەڵ میوە شیرینەکان عادەتەن زۆر باشن شیرینی طبیعی من پێیانەڵێم شیرینیەکی يعني طبیعی بخۆن نەک باقلا و شەکر و شت میوە شیرینەکان هەنگوین بخۆن خورما بخۆن ئەوانە هەمووی کاریگەرن بۆ دروستبوونی يعني بۆ زیاترکردنی شیر دەوترێت لە کاتی شیر پێداندا گۆڕانکاری لە هۆرمۆنەکان لە شانی مەمک دروست بێت ئەمە چۆنیە چ کاریگەرێکی دەبێت لەسەر تەندروستی خانمەکە گۆڕانکاری هورمۆنات لەسەر تەندروستی والله خۆی وەکووتمان ئاتەن شیردان واکە کە خانەکانی مەمک زووتر پێ بگەن دروست بن ڕێگری بێ لە شێرپەنجەی مەمک دووەم شت شیردان یەکێکشە لەو بڵێن ئەو میثۆدانەی کە بەکارێت بۆ نەهێشتنی سک یعنی بڵێن وەسیلەیەکە بۆ مەنعی حەمل چکە عادەتەن ئەو ئافرەتانەی کە زیاتر شیر بن وای لێت وەکو نەوعێک لە منع بەرگری لە باتی ئەوەی تۆ بچێ مەسەڵەن لەولە بدانە یان حەبی منع بخوا ئەتوانێت هەر بە شیردانی سروشتی نەوعەکە وەکو بەرگری و نەیەڵە سک بکات. دکتۆرە جیازی هەیە ئەگەر یەکەم منداڵت بێ یان دووەم منداڵت بێ ئەمە لە شیردانە نا ئەگەر جیازێکی وای نییە بەڵام وەکووتمان حاڵەتی نەفسی دایکەکە زۆر مهمە زانیان خەوتن زۆر مهمە لەگەڵ خواردن ئەو خواردنانەی کە باسم کردن ئەوانە زۆر باشن بۆ تەحفیزی ینی دروستکردنی شیر زیاتر. دکتۆرە پاڵپشتی هاوسەر بۆ شیر پێدانی سروشتی ئەمە بابەتێکانی خێزان پشگیری ئەم دایکە بکە زۆر کاریگەری ئەبێ خۆکو باسم کردمە حاڵەتی نەفسی زۆر مهمە ئەبێ ئەو دایکە هەر لە کاتێک دووگیانی یعنی پێش ئەوەی کە مناڵەکەی لە دایک بێ ئەبێ نەفسیان خۆی حازر کرده بێ بۆ ئەوەی شیر بە بەڵام ئەستا ئەبینی دایکوە هەیە هێشتا مناڵەکەی نەبوو ئەڵێ من بە تەمای شیردان نیم وای لێ کایتر مێشک تەحفیز ئەبێ شیر دروست نکات وەکو پێم وتی حاڵەتی نەفسی زۆر مهمە ئەبێ خۆت مصربی بۆ ئەوەی شیر بێ بە مناڵەکان من دایمە بە دایکەکان ئەڵێم شیرەکە شکەم بێ نابێت تۆ یەکسەر پەلاماری قوت و شیرەکە بێت و مەمە بخەیتە دەمێ ئەبێ خۆت یعنی ئەبێ ئەو مناڵە برسیکەی بۆی مەجبور بێ ئەو شیرە بخوات. سۆنار و مامۆگرافی ئەوانە لە کاتی شیر پێداندا کاریگەری بێ لەوەی کە نەتیجەکەی ڕاست دەرچێت سۆنەر تیادیاتوانین لە کاتی شیردان بیکەین یعنی هیچ مشکلەمانیە لە سۆنەر بەس مامۆگرافی نابێت بکرێت مامۆگرافی یعنی یەکێکە لەو شتانەی کە نابێت لە کاتی دووگیانی و لە کاتی شیردانە نابێت بکرێت. کاریگەریەکی بێت ینی تیشکە خۆتەزانانی مامۆگرافی تیشکش خراپە هەم بۆ کۆرپە هەم بۆ دایکەکەش. بەردەوام ئەو گۆڕانکاریانە چین کاتێکە بە شیرەکە دادێت بۆ کۆرپەکە زۆر جابازەوە دەکرێت خواردنەکان کاریگەری ئەبێ لەسەر شیرەکە دەرونی ئەم دایکە کاریگەری بێ لەسەر شیرەکە هەمومان لە توێژنەوە بابەتی پزیشکی طبعا هەمووی باس کراوە دەرونی ئەنی حاڵەتی نەفسی دایکەکە زۆر مهمە بۆ شیردان خواردنەکانیش وەکو پێمتون ئەو خواردنانەی کە سەوائلی زۆر تیا زۆر باشە بۆ زیاترکردنی شیر بەڵام هەندێک خواردن هەیە باشتر وایە دایکەکە نەیخوا لە کاتیشیان ناڵێن نەیخوا بەڵام تاتوانێت کەمی کاتەوە خواردنی کایفاین ئەوانەی کە کافاینی تیا چا قاوە نسکافەکەکە ینی باشتر وایە لە کوپێ دوو کۆپ زیاتر نەخوا لە ڕۆژەکە هەروەها سپایسی فود یعنی ئەو خواردنانەی کە بیبەر و بەهارات و شتی زۆر تیا نابێ بخورێت
ئەگەر حەزیشەکەن باسی دەرمانەکانی شەکەن چەند دەرمانێک هەیە لە کاتی شیردانی سروشتی باشتر وایە دایکەکە نەیخوات چکە کاریگەری ئەبێت لەسەر مناڵ ئەو دەرمانانە بەعادەتەن ئێمە وەکو باسمان کرد شەرپەنجە بە هیچدا نەک هەر شەرپەنجەی مەمک هەر شەرپەنجەیەکی تر مەسەڵەن دایکێک کە شیرەیە بە مناڵەکەی تووشی شەرپەنجە ئەبێ کە دەستەکەن بە عیلاجی کیمیاوی باشتر وایە ئەو دایکە پێشەوەی دەست بکە بە عیلاج ئەبێ شیردان بۆ ئەستێنێ چکە بە هیچ ناوێک نابێت لە کاتی شیردان دایکەکە عیلاجی کیمیایی وەرگێ دوم شت ئەو دایکانەی کە تووشی سیل ئەبن باشتر وایە کە پێش دەست پێکردن بە عیلاجی سیل شیردانی سروشتی بوەستێنن ئەو دەرمانانە هەندێک دەرمانی کەش هەیە مەسەڵەن تتراسایکلینە چەند دەرمان ئایۆدینە ئەوانە باشتر وایە بەکار نەهات لە کاتی شیردان زۆر جار یارمەتی کێش دابەزاندن دەدات شیردان بەڵێ بۆ دایکەکە زۆر باشە یعنی بە ئاسانی ئەتوانێت کێشی خۆی دابەزانێت لە کاتی شیردان دکتۆرە باس لە ژەکە کرێ لە شیرە کە دایکەکە سەرەتا بە تایبەتی کە شیرەدا بە منداڵەکەی ئەم ژەکە چۆنە سوودی هەیە بە هەمان شێواز وەکو شیرەکە چیە کە بە ئینگلیزی پێڵێن کۆلۆسترۆم شیرێکی خەستە لە سێ ڕۆژی یەکەم دروست ئەبێ بۆیە ئێمە دایمە بە دایکەکان ئەڵێ محاولەکە لە سەعاتی یەکەمە دەست بکەی بە شیردان چکە لەگەڵ لە دایکبوونی مناڵەکە ئەو کۆلۆسترۆمە ئیتر وردە دروست ئەبێت شیرێکی خەستە زەردە پڕە لە ئەنتیبۆدی بەرگری لەش زیایەکە زۆر باشە پڕە لە پرۆتینات و پڕە لە ڤیتامین ئەو مناڵە ئەگەر سێ ڕۆژی یەکەم ئەو شەکە وەرگێ زۆر باشە بۆ مەناعەتی مناڵەکە بەرگری لە شیشی زیایەکات و ئەگەری توشبوونی بە نەخۆشەکان کەمەکاتەوە بڵێ گەر کۆتا ڕێنماییت بۆ خانمان لەسەر شی پێدانی سروشتی شتێک ما بێت کێوە باسمان نەکردێت چییە؟ وەڵام من بە هەموو دایکەکان ئەڵێم لەگەڵ لە دایکبوونی مناڵەکە زۆربیان ئەڵێن بە عملیات مناڵمان بووە بۆیە نەمانتوانی شیر بمە ئەوە ینی ڕێگر نییە چونکە ئێستا زۆربەی دایکەکان بە بەنجی عام مناڵیان نابێت بە بەنجی نسوی مناڵیان ئەبێ ئەو بەنجەش ینی مناڵ دایکەکە ئاگای لە خۆیە ئەتوانێت شیر با بە مناڵەکەی ئەی باشترین شت وایە تۆ لە سەعاتی یەکەمە یەکسەر دەست بکەی بە شیردانی سروشتی چونکە مناڵ شیرێکی بیتە یەکەم جار ئیتر هۆگری ئەوە ئەبێت باشتر وایە تۆ یەکەم جار شیری خۆیتی بیتە نەک شیری قوتو بۆی کە تامی شیری قوتو نەکات يعني مجبور بێ ئەمە بەیان بخوات دکتۆر زۆر جار لە پێناوەی کە ئەم خانمە ئەم دایکە گەنجۆڵێت سنگم لەوانێت تێک بچێت و شیرەکە نایە بە منداڵەکەی و کە ئەمە لە ئاین گرۆزی ئیسلامیشدا حرام کرا و ڕێگری کراوە لەو بابەتە ئەمە چ کاریگەریەکی ئەبێت ئایا وایە کە لەوانێ بە جۆرە جۆرەکان لە ڕووی جوانکاریەوە ئەو هەوا هەستکان کە ناشری نەبێت وەکو پێشترش باسمان کرد یعنی تەئسیرێکی نابێت لەسەر جوانکاری بەعکسەوە زۆربەی ئافرەتی ئێمە مشکلەیەکی تۆزیان هەیە سنگیان بچووکە لەگەڵ شیردانە بەعکسەوە قەوارەی سنگیشیان ئەگۆڕێ بەڵام وەکوتم لە سای یەکێک هەیە ئافرەت تووشی برێست ئەترۆفی بێت ینی پوکانەوەی مەنگ ئەوەش نسبەکەی زۆر کەمە ئەوەش هەر حەلی هەیە یعنی ئەتوانێت دوای عملیاتێکی جوانکاری بکات دەستخانە خۆش بێت سپاسەکەین دوتۆرە کە ئەمە بێتە ڕێنمایەکی گرنگ زانیاری باش بووی کە دایکان بە تایبەتی لەم هەفتەیە هۆشارێکی باش وەربگرن چکەم بابەتێکە بەڕاستی هەم پەیوەندی بە تەندروستی کۆر بەڵام بە دایکەکەەوە هەیە بە هیوای سەلامەتی سپاس بۆ دکتۆرە سەوسەن فێزوڵڵا کەریم پسپۆری نەخۆشیەکانی مەم یەخوا بەخێر سپاس بۆ ئێوەش